سپاس بۆ پەیامی بەڕێز کە هەمیشە پەیامەکان ئێمەگەیەنێ حتمەن ئێمە یەکەم جار نەگردەبینەوە و خۆپشاندانەکەین ئەمە دایان جارە و ئامانجی سەرەکی و داواکاری سەرەکی ئێمە یەک خاڵە کە بریتە لە دامەزراندن ئێمە ئەمانەوێ بەڕاستی ئەم گاڵتە جاڕی شکایەتیکردنە بە مامۆستا کۆتایی پێبێ و لە پێش دامەزراندنەمانێشکی مامۆستا بگەڕێتەوە ئێمە ئێستا لە بەردەم قوتابخانەیەکی لە سەی سادق 5 دقیقە پێش ئێستا قوتابیەکان هاتبوونە دەرەوە کە ڕۆشتبوونەوە بەهۆی کە مامۆستای وانەبێژ خۆپشاندانی کرد بایکۆتی کردووە من بە پۆستەرێکەوە لە بەردەم قوتابیەکەم داوای مافەکەم چۆن بەیانی بەم قوتابیم لە پۆلەکە بڵێم هیوای بدەمێ بۆی بخوێنێ بۆی داهاتوی هەبێ بەڕاستی مامۆستای وانەبێژ لە باردۆخێکی زۆر خراپایە لە ڕووی مادیەوە لە ڕووی معنەویەوە لە ڕووی یعنی لە هەموو ڕووەکانەوە باردۆخی خراپی هەیە پارە بە مامۆستای میلاک ئەدا بۆ بە هەموو فەرمانبەرێک و موچەخۆرێکی ئەم کوردستانەی ئەدا بۆچی پارەی ئێمە دواخات یعنی کە کاتێک ئێمە لە ئەرکا وەکو ئەوان واین لە هەموو بەرپرسیارەتێکا وەکو مامۆستای میلاک واین وەکو ئەوان دەوامەکەین وەکو ئەوان بەرپرسیارەتیمان لەسەر شانە بەڵام لە کاتێکا کە بۆ پارە وەرگرتن و حەقە ئێمە حەق و بێمافکراوین داوا لە وەزیری پەروەردەیەکەین کە بێت بەدەنگمانەوە وەک دڵسۆزێکی کەرتی پەروەردە و دڵسۆزی مامۆستایان بڕیارێکمان بۆ بدامان کا بە هەمیشەی چونکە تەنها هەمیشەیی نەبێت هیچ شتێک چارەسەری کێشەی ئێمە ناکات لە کاتێکا ئەوان هەموو ئیمتیازاتێکیان بۆ هەیە ئەوان ئەو دەوامەشی کە ئەیکەن ئەو خزمەتەی شێکن بە خزمەت بۆیان حسابە بەڵام ئێمە چەندەها ساڵە ئێمە وانە بێژین هیچ بە خزمەت بۆشمان حساب نییە هەر حسابکە وەکو کرێکاریەکەکەین حەقی کرێکاریەکەشمان پێ نایە.